پەتای هەوکردنی مێشکی منداڵان تا دێت لە سلێمانی زیاتر تەشانە دەسێنێت. زیاتر لە 100 منداڵ دووچاری نەخۆشیەکە بوون. تەندروستی سلێمانی دەڵێت بەپێی پشکنینە سەرەتاییەکانیان نەخۆشیەکە ڤایرۆسیە و بەهۆی باکتریاوە نییە. ئەوەش جێگەی مەترسی نییە و چارەسەرکردنی ئاسانترە. ئەوەی کە ئێستا هەیە نەخۆشیەکە نەخۆشیێکی کوشندە نیە، ئەمەوێت دڵنیا بن لەوە. تەنها ئەوەیە کە بە زووترین کات چارەسەر مناڵەکان چارەسەر وەرگن بۆی حاڵەتەکە بەرەو خراپی نەڕوا. هەر منداڵێک دایکان و باوکان هەستیان بۆ کرد کە بێتاقەتە تای هەیە، ڕشانەوەی هەیە، بەڕووناکی ئزعاجە بێت و هەندێک جار ملی تۆزێ ڕقە بێت و نیشانێکی تریە. ئەو پشکنینانەی کە کراوە تا ئێستا ینی نیشانەکان برەوەیە کە ڤایرۆس بێ زیاتر. بەڕاستی بەکتریا تۆزێ توانم بڵێم مزعفاتی زیاترە و پێویستی بە چارەسەری زیاتر هەیە لەبەرەوەی پێویستی بەوەی نەخۆشەکە لە نەخۆشخانە داغڵ بێ و بڵێن عیلاجی دژە بەکتریا وەربگرێ. بەڵام ئەگەر ڤایرۆس بێ ڤایرۆسەکە توانم بڵێم چارەسەری تەنها چارەسەری نیشانەکانە. نمونەی ڤایرۆسەکە ڕەوانەی تاقیگەی ناوەندی عێراق دەکرێت. بڕیاریشە لیژنەیەک لە تەندروستی عێراقەوە بگاتە سلێمانی و لێکۆڵینەوە لە هۆکاری ڤایرۆسەکە و بڵاوبوونەوەی بکرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانیش دەڵێت گیان لە دەستدانی ئەو منداڵەی لە نەخۆشخانەکەیان تۆمارکراوە بەهۆی پەتای هەوکردنی مێشکەوە نەبووە و بەهۆی سکچون و ڕشانەوە بووە. خۆی ئەو مناڵات سکچون ڕشانەوەیە بۆ بەداخەوە لەبەری تەمەنی بچوو بۆ دیارە دایک و باوکی یاوەتە دلکیان بە مەترسی حاڵەتەکەی نەکردووە، چونکە سکچون ڕشانەوە لە مناڵی بچووکە زۆ مەترسیدارە گە زوو فریای نەکەوی تووشی وشکبوونەوەی زۆرە بێگوچیلەکانی لەکارەوە سێ مەترسی بۆ سەرژانی دروستەکە. دیارە زیاتر لە 36 کاتژمێر بۆ لەما بێ سکچون ڕشانەوەی هەبوو بەردەوام هیچی نەخواردەوە تووشی وشکبوونەوە بۆ کاتێک کە بردویانە بۆ ئەو شوێنەی خۆیان لەوێ زۆر مەحاولی بۆ کراوەکانە بۆ دابنرێت. دیارە دیا بۆی دانراوە چۆن بووە یە حالی ئێرەیان کردووە لە ڕێگا بەداخەوە نانە لە نەخۆشخانە بۆ نەخۆشخانەی حکومی. دیارە تا گەیشتوت ئێرە بەداخەوە گیان لەدەستداوە. ماوەی زیاتر لە مانگێکە ڤایرۆسەکە لە سلێمانی و هەڵەبجە بڵاوبووەتەوە. ئامارەکانیش زیاتر دەبن. بەهۆی نەبوونی تاقیگەی پێشکەوتوو تا ئێستا نەتواندراوە دەستنیشانی نەخۆشیەکە بکرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانیش هۆشداری دەدات لە کەمی دەرمان بەهۆی زۆربوونی حاڵەتەکانی نەخۆشیەکە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.